لا هەرچوویەکەن و بینەری زوو منم کاتان باش لە دۆخی سووریا و ڕۆژاوای کوردستان کارکتەری جیاوازی نێودەوڵەتی و هەرێمی هەن کاکرێ کاریگەریان لەسەر پێشهات و ڕووداوەکان هەبێت دوانیان کە ئەکرێت چاویان زۆر زۆر لەسەر بێ و هەر هەڵوێستێکی ئەوان هەر ویستێکی ئەوان بۆ سووریا و ڕۆژاوای کوردستان بە دڵنیاییەوە کاریگەری لەسەر کورد ئەبێ یان کارکتەری نێودەوڵەتی ئەمریکایە و دیکەشیان کارکتەرێکی هەرێمیە کە تورکیایە بە دڵنیاییەوە هەردوو وڵات لە چوارچەوەی ناتۆیە لە هاوپەیمانێتیان نزیکن لەیەکەوە بەڵام لە پرسی دیاریکراویش هەبووە لە 20-25 ساڵی ڕابردووە کە ئەم دوو وڵاتە وەکو یەک بیریان نەکردوێتەوە لە بەکارنهێنانی یان ڕێگەنەدان بە بەکارنهێنانی بنکەی ئەنچەرنیتەوە بیگرە لە کاتی لێدان لە ڕژێمەکەی سەدام هەتا سیستمی S400 رووسی کە تورکیا بەنیاز بوو بیکڕێ بە دڵنیاییەوە ئەوەی ئەم چەند ساڵی ڕابردووش هەردوو وڵات لەبارەیەوە هەندێک ناکۆکن مەسلەی کوردە لە ڕۆژاوای کوردستان یارمەتی هاوپەیمانی نێودەوڵەتی بە سەرکردایەتی ئەمریکایە بۆ هێزەکانی سووریایی دیموکرات کە ئەمە بە دڵنیاییەوە تورکیای نیگەران کردووە لە پێشهاتەکانی سووریایە تورکیا وا دەرەکەوێت شوێن پێی قایم بێ و بەشێک بێلەوەی کە با بڵێن چێشتەکەی لێناوە ئەمریکا تا ئێستا بە جۆرێک لە حەزەر و دوودڵیەوە قسە لەبارەی پێشهاتەکانەوە ئەکا زۆرترین قسەی لەبارەی کوردەوە گەر کردبێ ئەوەیە کە بەردەوامە بن لە پشتگیریەکانی هێزەکانی سووریای دیموکرات بۆ چونکە هێشتان پێیان وایە ئەکرێت داعش مەترسی بێ لەسەر سووریا و ناوچەکە لەو نێوەندە ئێمە لە بەردەم کابینەی نوێی یان سەرۆکێکی نوێی ئەمریکاین کە دۆناڵد ترەمپە لە 20 مانگ دێتە سەر حکوم سەرۆکاتێگرێتەوە دەست ئەمە چۆن ئەکرێ کاریگەری لەسەر سیاستەکانی ئەمریکا بەرامبەر بە ڕۆژاوای کوردستان و سووریا هەبێ دانوستانەکانی تازە لە باکووری کوردستان و تورکیا دەستیان پێکردوەوە و دەرگای ئینرالی بڕووی عەبدوڵڵا ئۆجەلان کراوەتەوانێ ئەمە تورکیا بۆچی ئەمەی کردووە و چۆن ئەکرێ بیبەستینەوە بە ڕۆژاوای کوردستانەوە بە دیاریکرایی لەو بارەیەوە تورکیا ئەم بۆ مەسلەی چەکدانان هەم بۆ پرسی ڕۆژاوای کوردستان ئەکرێ میچی داواکاریەکانی سەقفی داواکاریەکانی چی بێ و ئەتوانێت چی لە کورد لەو نێوەندەیە وەرگێ هەموو ئەمانە هەوڵێم ئەم شەو لەگەڵ دوو میوان گفتوگۆ بکەم دڵزار عارف ڕۆژنامەنووس و شارەزای کاروباری تورکیا بەڕێزیان لە ئێستۆدیۆ لەگەڵمان کاک دڵزار بەخێر بێی ئارام حەمە ساڵح شرۆڤەکاری سیاسی بەڕێزیان لە ئەمریکاوە لەگەڵمانن کاگارام ئێوەش بەخێربێن هیوادارم زۆر زۆر باش بن لطفت هەیە کاک دڵزار من ئیزن لە تۆ وەرەگرم با لە ئەمریکاوە دەست پێ بکەم کاگارام با بڵێن لە پێشاتەکانی سووریا و ڕۆژاوای کوردستان لە کەوتنی ڕژێمەکەی ئەسەد بە دڵنیاییەوە ئێمە گوتارێکی تا حەدێک تا ڕادەیەک با بڵێن حەزەر دوودڵ لە ئەمریکاوە ئەبیستین شتێکی بنەڕەتی وای لەبارەی پێشهاتەکانەوە نەوتووە هەندێک خاڵی دیاریکراو نەبێ کە چاوەڕوانیان بۆ ئایندەی سووریا چۆنە و پێیان خۆشە سووریای نوێ لەسەر چ بنەمایەک دابمەزرێت چاوی سەرەکیشیان بە دڵنیاییەوە لەسەر بڕیاری 2254 ئەنجومەنی ئاسایشە تۆ لە ئەمریکایت بە دڵنیاییەوە قسەی ناوەندەکانی ئەمریکیت بیستووە گوێ لێ بووە شرۆڤەکانت گوێ لێ بووە و بە دڵنیایی قسەی حکوومەت و بەرپرسانی ئەوێشت گوێ لێ بووە ئەتوانی پێم بڵێ ئەمریکا چۆن سەیریان پێشهاتانە لە سووریا و ڕۆژاوای کوردستانەکە بەڵێ سەرەتا سوپاس بۆ ئەم دەرفەتە هەروەها سڵاو لە میوانە بەڕێزەکەی حەزەکەم لەوە دەست پێ بکەوە پەیوەندی ئەمریکا و تورکیا لە چه ئاستێکدایە کە هەردووچیان لەم کاتە لە ئەندامی ناتۆن تورکیا ئەندامێکی دێرینەی ناتۆیە بەڵام بەڕاستی لە ماوەی 15-20 ساڵی ڕابردووە هەرچەندە ئەندامی هاوپەیمانیان پەیوەندیان هەرگیز خۆش نەبووە هەروەها لەم ڕۆژانەدا چەندین سێنەتەر و ئەندامی کۆنگرێسی ئەمریکا زۆر دژی تورکیا قسەیان کرد دێکی لەوانە سێنەتەر جۆن کەنەدی بوو کە هەڕەشەیەکی تەواوی لە تورکیا کرد و تەنانەت وتی بۆ نییە دەستبەری بۆ تاڵی قژی کوردێک لە سووریا ئەردۆگان یعنی ئەگەر بیکەی لێت قبول ناکەین وا لێکن وا لێکن دوای بە دوای ئەوە
سێنەتەری ژنە سێنەتەری کۆماریەکان تولسی گابارد ئەویش بە هەمان شێوە وتی لەم ڕۆژە تورکیا دۆستمان نییە، تورکیا ڕژێمێکی دیکتاتۆر و دژمنمانە. ئەمە ئەوەی کەوا لە سیاست بەدارانی ئەمریکاوە جۆمان لێ ئەبێ ڕۆژانە هەموو ئەوەیە کە هەموو هەڕەشەکانیان لەسەر تورکیایە و ئاێ بە هەموو شێوێ تورکیا کەنار بخەن. هەرچەندە تورکیا لەم ڕۆژە هەروەکو خۆت وتر لە یاریکەرێکی سەرەکیە لە ساحەکە، بەڵام داگیرکردنی سووریا و بە یارمەتی تورکیا و قەتەر و بە یارمەتی ئەحمەد شەرع بێگومان گرینلایتی ئەمریکا و ئیسرائیلی لەگەڵا بووە، ئەگەروانە بواە هەرگیز سەری ناگرن. هەروەها هەر بە تەشجیعی ئەوانیشە ئەبینی لەم ڕۆژا وڵاتان وردە وردەسیان کردو بەکردنەوەی سەفارەت و سەردانی ئەحمەد شەرع. هەر لەم ڕۆژانەدا وەزیری دەرەوەی ئەڵمان و فەڕەنسا پەیوەندیان پێ چوونە لای و هەروەها ئینگلیس پەیوەندی خۆی لەگەڵا خۆش کردەوە. ئەم سێ وڵاتە سەرەکیە لە ئەوروپای غەربیا کە بریتین لە ئینگلیز و فەڕەنسا و ئەڵمانیا کارێکی زۆر گەورە ئەبینین و هاوپەیمانن لەگەڵ ئەمریکا و لەگەڵ ئیسرائیلدا. بۆیە پەیوەندیەکانی ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ تورکیا پەیوەندیەکی ئەوەندە خۆش نییە. هەروەکو خۆ تەنانەت لە کاتی کە ڕێگان نەدا لە قاعیدەی ئەنچەلیگ ئەمریکا هێزدا بەزێنێ، لەو کاتەوە ئەمریکا لێیان دۆردۆنگە، لەو کاتەوە ئەمریکا ئەوێ شتێ لەم ڕژێمە بکە، بەڵام ئەو ڕژێمە شەروا بە ئاسانی نییە، چونکە تورکیا شوێنێکی ستاجیتی زۆر بەهێزی هەیە لە ناوچەکەدا، ئەمریکا وردە و دەبووێڕەوە. بەڵام ئەم بەم دوایە هەموو ئاماژەکان بەرەو ئەوەشن کە تورکیا و ڕژێمەکەی ئۆردۆگان لە ناو بچێ و جارێککە نەبێتەوە بە حەلیفیان و نەبێتەوە بە حەلیفی ناتۆ. باش کاک ئارام، ئێمە لە سووریا با بڵێن دوو جوگرافیامان هەیە بێ سێری بکەین. بەگشتی سووریا و ئەوەی بە تایبەت لە دیمەشق ئەگوزەرێ ئەکرێ گوتارێکی دیاریکراوی ئەمریکیمان هەبێت و من بەگشتی ناومنا دوودڵ یا دردۆنگ. گوتارێکی دیکانێ پەیوەستە بە کورد و ڕۆژاڤای کوردستانەوە. لەو نێوەندەیە ئەمریکا لە کامیان نیگەرانترە لە دۆخە با بڵێن ئایندەی سووریا بەگشتی یان تەرکیزێکی زیاتری لەسەر هێزەکانی سووریای دیموکرات و ڕۆژاڤای کوردستانە بەو پێی بەنزیکەی ئەو جوگرافیایە کە بەشێکی زۆر لە شەڕی تیرۆر و شەڕی داعش لەو جوگرافیایە بوو. ئەمە یەک دوو با بڵێن قورسایی هێزەکانی ئەمریکاش هەر لەو ناوچانە چڕبوونەتەوە کە ئەکرێمە پێیان بڵێن ڕۆژاڤای کوردستان. بەڵێ لە ڕاستی ئەمریکا لە هەردوو ڕەهەندەکەوەی بۆیە ڕوە. یەکەم ینی زۆر مهتەمە بە پاشەڕۆژی سووریا چی لێ و چی لێ نایە. بێگومان پاشەڕۆژی سووریا لەم ڕۆژە ئەو نەخشەیە لە دەست نەتەنیاهوایە. ئەو پرۆژەیە ئەمریکا داوێتێ دەست ئیسرائیل جێبەجێیەکە. ئەمە لەلایە لای تر پەیوەندی هەسەدە لەگەڵ ئەمریکا هەتاکو ئێستش پەیوەندیەکی بەهێزە و ئەمریکا ئەوێ ئەوەندەی تر بەهێزیان بکە. هەر بۆ نمونە لەم ڕۆژانەدا کە ئەوان تەنها 900 سەربازی تورکی هەبوو لە ڕۆژاوە، لەم ڕۆژانە 1200 سەربازی ئەمریکی. بەڵێ سەربازی ئەمریکی. بێگومان سەربازی ئەمریکی تەنها سەرباز نییە، یعنی چۆنە ڕێبەرچەک و ئەسلحەی قورسەوە چۆتە ئەوێەوە. هەروەها لەم ڕۆژانە نیازی هەیە قاعیدەیەکی عسکەری بەقووت لە ناو کۆبانیا دروست بکە، هەروەکو ئەوی لە گرین زۆن لە بەغداد هەیەتی. ئەمە لەلایە شتەوە ئەمریکا لە ناوچەکە بەڕی لە کاگارام لەسەر ئەمەیان ڕاتەگرم. ئەمە یەکەم جارە من ڕاستیەکەی جۆم لێی بێ ئەوەی کە لە کۆبانێ خەریکی دروستکردنین لە کاتێکا پێنتاگۆن ڕەتی کردەوە خەریکی شتێکی وا بن، بەڵام هەموو ئاماژەکان دیارن بەوەی کە خەریکی بنکەیەکی سەربازین. بەڵام ئەوەی وەکو گرین زۆن بێ ئەمان قسەیەکی تازەیە، ئەتوانی بۆم شیکەیتەوە هەر بەڕاستی بنکە سەربازیەکە ئەوەندە پێگەیەکی بەهێزیە بێ لای ئەمریکا لە ڕۆژاڤای کوردستان و بکرێمە لێستەوە ناوی بنین گرین زۆن. ئێوە ئاگادارکردن بە دڵنیایی. بێگومان یعنی تۆ بنکەیەکی گەورە لەو شێوەیە خۆ تۆ ئەگەر بەغدادی بی من خۆم لەگەڵ هێزەکانی ئەمریکا کارم کردو ئەزانم یعنی گرین زۆن چۆنە. گرین زۆن چواردەوری گیراوە بە حیمایی جێشی ئەمریکی کە تۆ ئەگەر بێت و جێشن نەبێت بێگومان ناتوانێت حیمایی ناوچەکە بکەیت. هەروەها ئەمریکا هەرگیز کێشەی نەبوو لە ناحی تەکنیکاڵەتی و مۆبیلایزیشنی هاتوچۆی هێزەکانی. ئەمریکا قاعیدەی عەلی ئەسالمی هەیە لە کوێت کە قاعیدەیەکی عەسکەری ئەمریکی
قاعدەیەکی کوێتی و قاعدەیەکی زۆر بەقووەتە هەزاران ئەسلیحە و دەبابە و تۆپ و بەزبوون ڕزمی تێدا هەروەها قاعدەی سەقەر قاعدەی کە پێڵەن قاعدەی عەریزجان ئەویش هەر لە کوێیتە ینی ماوەی ئەمە بۆ سووریا بۆ گواستنەوەی نزیکی 1 ساعتە خایە بۆیە ئەمریکا کە ئەوێ ئەو بنکەیە دروستکە با ناوی گرین زۆن نەبێ بناوی بنکەیەک بێ ینی من تەنها وەکو نمونە باسم کرد کە ئەگەر ئەو بنکەیە دروستەکە بنکەیەکی ئەوەندە بەهێزە بێ کە بە هیچ شێوەیە هێزەکانی تورکیا ناتوان دەستی بۆ بەرەو ناتوان لەو ناوە شەڕ بکەن جاوەڵا ئەو دواتر کاگاران بە دڵنیاییەوە قسەی لەبارەوەکەین من ئەمەوێت تۆ ئەم جموجۆڵە سەربازیانی ئەمریکا لە ڕۆژاوای کوردستان لە ڕەهەندێکی سیاسیەوە لەبارەوەی قسەم بۆ بکەی ئەمانە پەیامی ئەمریکین بۆ چێ بۆ تورکیا بۆ نمونە ئەوێت چی بە تورکیا بڵێ لەو بارەیەوە بەڵام با کاک دڵزاریش بەشداری پێ بکەین کاک دڵزار دووبارە سلااوت لێبێ لوتفت هەیە ئێمە ئەوەی باسم کرد بۆ کورد دوو کارکتەر کە سەیریان بکەین گرنگن و قسەیان لەباری سووریاوە دەکرێت یان هەڵوێستیان لەباری سووریاوە دەکرێت کاریگەریان لەسەر کوردە بێت دوو کارکتەری دەوڵەتین ڕاستیەکەی و بەردەوامیش قسەیەکی دیاریکراو هەیە لەوەی کە پەیوەندی لە نێوان دوو کارکتەری نێو دەوڵەتی با بڵێین ئەکرێ استراتیژی تر بێ وەک لە کارکتەرێکی دەوڵەتی و لەگەڵ کارکتەرێکی نادەوڵەتی کە من لێرە مەبەستم کوردە لە ڕۆژاوای کوردستان و هێزەکانی سووریای دیموکراتە ئەتوانی تۆ پێم بڵێ پەیوەندی نێوان یان تێڕوانینی نێوان تورکیا و ئەمریکا لە سووریاوە ڕۆژاوای کوردستان لەکوێ ئەکرێ بەریەک بکەوێ وە قودرەتی با بڵێن پێویستی بە قودرەتێک هەبێ بۆی جۆرێک لە چارەسەر بۆ ئەم پرسە ئەم ناکۆکیە بدۆزرێتەوە لەکوایە گرفتێکی دیاریکراویان نییە و ئاسان شتەکان ئەڕوا بۆ هەردووکیان سیرکە کاکران لە 2011ەوە کە ئەوەی پێڵێن شۆڕشی سووریا دەستی پێکرد ئەجندای ئەمریکی و ئەجندای تورکیا و کاتە زۆر نزیک بوو کۆمەڵێک تەجروبەشیان کرد کە بە تایبەتی لە منطقەی نزیکی ڕقەوانە کۆمەڵێک ماسکەری زۆر گەوریان دروست کرد هەردووشیان CIA و با بڵێن میتی تورکی لە ناودابوون زۆر هێزیان دروست کرد ئەم هێزانە زۆر هێزێکی فشۆڵ بوون لێ کەم هێرشی داعش بۆ سەریان هەمویان تەسلیم بوون و بەشێکی باشیان چون پەیوەندیان بە داعشەوە کرد ئیتر چەند تەجروبەیەکی ئەمریکا و تورکیا هەبوو لە سووریا یەک بە دوای یەک کەوتن ڕوونە ئەمە وای کرد کە بەڕاستی شەڕی کۆبانێ و شەروانانیش وایان کرد سەرنجی ئەمریکا هەموو دنیا بۆ و ئەمریکا شتێگەیش کە تورکیا لە ناو ئەجندایی کە پێڵن ئەجندای ئەمریکی و ئەجندای تورکی ئەجندایەکی شاراویتر هەیە کە هی تورکیا ئەجندایەکە کە دوورە لە خواست و مەرامەکانی ئەمریکا لە سووریا کە چییە؟ نزیک بوو لەو هێزە تونڕەوانەی کە ئەویست هەندێ حساباتی خۆی هەیە لە ناو سووریا یەکلای بکاتەوە لە ڕێگەی ئەم هێزانەوە لە ڕێگەی ئەم هێزە پرۆکسیانەوە بۆیە ئەمریکا هات دەستی لە هەموو ئەمانە بەردا و هەموو هاوکاریەکانی وەستاندن کە پێشووتر ئەیدان بەمانە هات لە ڕێگەی کوردەوە ئەمزارە بەڵام پێشووتر لە ڕێگەی با بڵێن کاری مخابراتی و ئاسمانیەوە داخلی سووریا بوو بەڵام کە هات لەگەڵ کووردا ئەسکەری نژدا دڵزار قسێکی زۆر گرنگت کرد بەردەوام کە باز لە پەیوەندی ئەمریکا لەگەڵ هێزەکانی کورد بەگشتی و هێزەکانی سووریای دیموکرات ڕۆژاوای کوردستانە کرێ بە نزیکەی ئەبەسرێتەوە بە ئازایەتی کوردەوە ئەوەی کە ئەمان شەڕی داعشیان کردووە کورد شەڕی داعشی کردووە بۆی ئەمریکا یارمەتی ئەیە بەڵام ئەمەی تۆ باست کرد هەنگاوێک دوای ئەوەشە بەو مانایەی ئەمریکا لە تورکیا و هێزە پرۆکسیەکانی تورکیا دوورەکەوێتەوە لە بەروی استراتیژەکەی جیاوازە لە ئەنج ئەمە بۆ کورد با بڵێن تێگەیشتنێکی یان با بڵێن هەنگاوێکی باڵاتر نییە لە هەنگاوی ئازایەتی و شەڕی داعش و جۆرێک نییە لە با بڵێن نزیکی استراتیژی بینی کورد و ئەمریکا کاکڕان سیرکە ئێمە هیچ بەقێت ئەم مانگە ئێمە لەو هێزانە تێنەگەیشتین کە شەڕی ئەسەدیانە پێشتر ئەم هێزانە لە ئیدلب بوو لە هەندێک منطقەی شەهبا و ئافرینوانە بوون ڕاست چاوی دنیایان لەسەر نەبوو چاوی میدیای دنیایان لەسەر نەبوو ئەمانە دەین خۆیانەکەن بە هەموو سووریا بە حەمس و حەما و دیمەشق و منطقەی ساحیلیە ئیتر ئەم هێزانە دەرەکەون ئەم هێزانە ڕنگ و ڕوویان دەرەکەوە بە یەکەم جار سەیری شەکەی ڕۆژانە لە کورتە ڤیدیۆیەکان و لە گرتە ڤیدیۆیەکانە چۆن ئەمانە خەڵکێکی زۆر مەیدانیان تەسفیاکە ڕاست و ترسێکی زۆر هەیە من پێم وایە ئێستا مەسەرەن ڕۆژ بە ڕۆژ ئەم ترسە لای ئەمریکا و لای ئەوروپیەکان و بیریشمان نەچێ بە تایبەتی لە نێو دووکەوانە لای ئیسرائیلەکان هەمیشە چونکە
پێم وایە لێرە بەدواوە ئەم بەرچاوەی کە کرمانجەکانە ڕێن کە ئەمریکا سەیری سووریاکە هەمیشە عینەکێکی ئیسرائیلە. ئیسرائیل ڕۆلی زۆر گەورەیە بێ لە دنیا بینینی ئەمریکا لە ناو سووریایە و بە دڵنیاییەوە ئیسرائیل ڕۆلی یەکلایی کەرەوەشێ بێت و من پێشم وایە لێرە بەدواوە ئەوەی پێڵێن ئاسمانی سووریا بۆ ماوێکی زۆر ئەکەوێتە ژێر هەیمەنەی فڕۆکەکان و ڕۆکێتەکانی ئیسرائیل و ئیسرائیل ئێوێ لە ڕێگەی و هاتنە پێشیشی بۆ ناو بەش لە منطقەی سوەیدا و منطقەی زۆلان و مانە و هاتنە پێشی وە گرتنی ئەو جەبەل شێخ کە پێڵێن گرتنی ئەمە وەکو باسەکرێکە 25 بۆ 30 کیلۆمتر ئەمانە دوورن لە دیمەشقەوە. ئەمە چی ئەگەینێ؟ ئەمە ئەگەینێ ئەڵێ هەر هێزێک بێوێ لە دیمەشق بڕیار لە سووریا بدا ئەبێ پێشی بێجوێ لە من بگرێت و ئەبێ هەموو ئەو خواستانە و هەموو ئەم ترسانەی کە من هەیە بە ئەوەی وەکو عەرەب پێڵێن بە نەزەریاتی باروەربژێرێ. ئەگەر وەرنەگیرێ من ئەوت یاریکە تێکەتم و ئیسرائیل لەم سەرەوە ئەمریکاش لەولاوە و ئەمریکاش مەسەلەن یاریەکە تێکەدەم یا یاریەکی ترم پێ ئەکرێ سیرکە کە ئەڵەی تێکێدەم ستا مەسەلەن ئەوەی کە بەڕێی من ئەسەدی ڕوخان بە دەرەجەیەک ئیسرائیل بۆ ئیسرائیل وای کرد حیزبوڵای لوبنانی شەلەل کرد دووش هەموو هێزە پرۆکسیانی کە ئێران هەبوون لەوێ هەموو ڕۆژ لێدان هەموو ڕۆژێ ئەوێکردن جوڵەی لە جوڵەی خستن ئەمانە کە لە جوڵەی خستن چکە خۆش دەزانی رووسیا کاتی خۆی لە 2015 و 16 لە ڕێگەی ڤاگنەرەوە شەڕیە کرد هێزە مەیدانیەکەی باسی ئاسمانیەکە ناکەن دواتر رووسیا نەیەویست جوندی خۆی بێنێت سەربازی خۆی بێنێ لە سووریای بە کوشتی بدا بەڵام پارەی خەرجە کرد و فڕۆکەیەکی زۆریە ناردو و ڕۆکێتێکی زۆریە ناردۆمانە بەڵام ئیتر کە هەمیشە ئەڵێ شەڕ تەنها بە ئاسمانێک لای ناکرێتەوە بێت و مەیدانیان یەکلای بکەیتەوە ڕاست ئەوەی کە مەیدانیان ئەم چەند ساڵە شەڕی کرد حیزبوڵڵا و ئێران بوون و گروپەکانی هەرجی شعبی عێراقی بوون ئەمانە هەمووی ئیسرائیل وای کرد کە دیوارێکی گەورە دروست بکات و لە جوڵەی خستن بەشی هەر زۆری حیزبوڵڵا خۆت بینیچیان بەسەر هات نزیکی پلە یەک و پلە دوو پلە سێ هەموو بەرپرسەکانی کوژ زۆر ڕوونە کاک دڵزاربا بگەڕێمەوە بۆ پەیوەندیەکەی ئەمریکا و تورکیا بە تایبەت لەبارەی تورکیا من حەزەکەم ئێوە قسەم بۆ بکەن ئەنی قسەیەکت کرد ئەوەی کە ئەزمونێکی دیاریکراو هەبوو لە شەڕی داعشە هەم بە دیاریکراوی وەکو استراتیژ دەرکەوت کە لەگەڵ ئەمریکایە ناگونجێ استراتیژە تورکیەکە بۆ ئەم قۆناغەی ئێستەی سووریا و ڕۆژاوای کوردستان دەوڵەتێکی وەکو ئەمریکا جا بایدن سەرۆکێتی ترامپ ئەبێ بە سەرۆکی هەرچۆنێک بێ دوجار ئەمریکایە بڕیاری استراتیژی لەبارەی سووریا و ڕۆژاوای کوردستان بدا بڕیارێکە بێ کە زیاتر مەیلە تورکیەکە با بڵێن لە خۆ ئەگرێ یان پێ ناچێ بەو شێوەیە بێ سیر کە کاک لە دوای ڕوخانی ئەسەدەوە نەخشەی سیاسی و نەخشەی عسکەری سووریا خەریکە زۆر ڕوو نەبێتەوە ئەگەر تێبینی بکەی کورد هەر لە دووسێ ڕۆژی یەکەمەوە وردە من بزیان بەجێهێشت و کورد نەیشاردەوە و تێمە لە ڕێگەی ڕێکەوتنیەک بۆ کە ئەمریکا لە ناوی بووە هەموو ئاماژەکان بەرەوەچن لە ئەوەی پێڵێن لە ڕۆژهەڵاتی فڕاتەوە ئەمریکا بەهی خۆی زانێ و ئەمەی کە باسیشی کرد میوانەکەش کە باسی کرد باسی لەوەی کرد کە مەسەلەی کۆبانی وەکو ڕەمزێکە هەم بۆ ئەمریکا هەم بۆ کرد هەردووشیان چونکە شکانی شکۆی داعش لە کۆبانێ بووە و کۆبانەیەکێکە لەو سیمبوڵانەی کە ناو میدیای دنیا و لە تورکیا هیچ شتێکی نییە بەرامبەر بە کۆبانێ بەرامبەر بە ڕۆژاوای کوردستان بیا بە ئەمریکا لە چوارچەوەی سووریا و ڕۆژاوای کوردستان ئاخر تورکیا زۆری وەرگرتووە لەوەی ئێستا تورکیا بۆ تیاریکەرێکی ئەساسی لە سووریا مەسەلەن بیرمان نەسێ جۆلانی و هەموو ئەم گروپانەی کە ئێستا لە دیمەشقا باڕێن دەسەڵاتیان وەرگرتووە ئێستا نوێنرایەتی دەسەڵاتی سیاسی و عسکەری سووریاکەن بەشێکی زۆریان پیاوانی تورکیان و بەشێکی زۆریان پێش ئەوەی هەر هەنگایەک بایەن بە دڵنیایەوە تورکیا مەتبەخێکی مهم گرنگ دروستەکە لە دیمەشق و هەموو ئەبێ بە خواردن دروستکردنەکە لە بەم مەتبەخیاتێ پەڕێش بەڵام ئەمە بۆ معنایە نییە کە هاتسی تورکیا ویستی لە سووریا بێتە دی ئەنجام من لەو بارەی و دواتر پرسیارت دێکەم زین لە کوایە ئەکرێ ئەمریکا و تورکیا بەیەک بگەن و ویستی تورکی چییە ئەگەر لە سووریا و ڕۆژاوای کوردستان بە دیاریکراوی جێبەجێ ببێ کاک ئارام باسمان لە جمو جوڵە سەربازیەکانی ئەمریکا لە
ئەو بەری فرات کرد با بڵێن ئەم بەری فرات چکە لە خۆمانەوە نزیکترە لە ڕۆژهەڵاتی فرات یعنی لە ڕووی ژماری سەربازەوە زیاتر بوون با بڵێن ئیتر چەک و تەقەمەنی و ئۆتۆمبیلی سەربازی و ئەوە خەریکی بنکەیەکیشە لە کۆبانێ تۆ توانی لە ڕەهەندە سیاسیەکەیەوە ئەم جوڵە سەربازیانەی ئەمریکام لە ڕۆژاوای کوردستان بۆ ڕوونکەیتەوە بە تایبەت کە لە کاتێکایە خۆتەزانی تورکیا کۆبانەی ئەوێ هەندێک شوێنی دیاریکراوی من بجوو با بڵێن شوێنەکانی دیکەی ئەوێ بەڵام بە ئەمریکا لەم نێوەندەیە پەیامی سەربازی بە تورکیاوە با بڵێن بە دیمەشقیشەیە ئەتوانی پێم بڵێ ئەمە بە معنای چی؟ بێگومان سەرەتا بە ئەوە بڵێم کە هەمیشە لە نێوان پێنتاگۆن با بڵێن وەزارەتی دیفاع و وەزارەتی خارجی ئەمریکا جۆرێک لە تەنسیقەیە لە ناویانە پێش هەموو شتێ بۆ ئەوەی کەوا سیاسەتی خۆی بەرێتە پێشەوە ئەمریکا زۆر دەمێکە پەیڕەوی ئەم سیاسە دەکات بە چەک و بە ئەسلیحە و با بڵێن بە سەربازێتە پێشەوە چونکە ئەگەر بێت و هێزێکی گەورەی نەبێت لە ناوچەکە ناتوانێت ئەو سیاسەتانەی کە ئەوێ لە ناوچەکە بەجی بێنێ هەروەها ئەمریکا دائیمەن سیاسەتی خۆی لەسەر دوو پایە دائەڕێژێ یەکێکیان بەرژەوەندی ئابووریە ئەوەی تریان ناشنال سکیوریتی با بڵێن ئاسایشی نەتەوەیە باشە هەر وڵاتێک هەر گروپێک بیەوێ کە بەرژەوەندی ئابووری ئەمریکا بخاتە مەترسیەوە یا ئاسایشی نەتەوەی بخاتە مەترسیەوە ئەمریکا وازی لێ ناهێنێت تامان وازی لێ ناهێنێت لە پێشا بەهێز بەهێز اینجا لە دوایی بە سیاسەت دەچێتە پێشەوە وردە وایە کە تەسلیمیان لەم ڕۆژە ئەمریکا ئەیکا ئەبێ بزانین پرۆژەیەک هەبوو پێشتر کە پێیانەوە پرۆژەی قەتەری تورکی بەپێی ئەم پرۆژەیە ئەبوو تورکیا و قەتەر بە تەناسوق لەگەڵ یەکتریا گازی سروشتی و نەوت بنێرن بۆ هەموو وڵاتانی دنیا ئەم پرۆژەیە لەم کاتە فەشەلی هێنا چێ شکستی بێنە ئەمریکا شکستی بێنە چونکە بە دەسەڵاتگرتنی تورکیا و قەتەر بەسەر ئەو پرۆژە گەورە ئەمریکا لە ناحەی ئابووریەوە زەرەر و زیانێکی زۆری لێکەوت لەم ڕۆژە ئەو پرۆژەیە شکستی هێنا بەڵکو پرۆژەی ئەمریکا و ئیسرائیل و ڕۆژاوا هاتە سەرمێست ئێستا لێرەوە ئەمەیە کەوا ئەمریکا مهتەمە بەوەی کەوا لە ڕۆژاوا بمێنێتەوە لەگەڵ چونکە نە ئەمریکا و نە ئیسرائیل هاوڕێ و هاوکارێکی تریان نزیکتریان لە ڕۆژاوا بۆ دروست نابێت دوایەوە ڕۆژاوا لە ماوەی 13-14 ساڵی ڕابردووە پیشانیا کە بە حەقەت شۆڕژێرن بە حەقەت شەڕکەرن بە حەقەت خاوەن قەزیەن بۆیە ئەمریکا پێ ناچێت کە جارێککە وازیان کاک ئارام با هەم لەبارەی ڕەهەندە ئابوووریەکەەوە هەم با بڵێن ئاسایشی نیشتیمانی ئەمریکاوە یەک دوو شت بڵین بە تایبەت کە باسی پرسی هەناردەکردنی غازی قەتەڕت بە سووریا و بە تورکیا بۆ ئەوروپا کرد قسەیەکەیە گوایە دۆناڵد ترەمپ زۆر مهتەم نەبێ بە پرسە ئابووریەکان بە تایبەت بۆ نەوت چونکە ئەوێ ئەمریکا خۆی زیاتر نەوت بەرەمبێنێ و خۆی زیاتر نەوت بفرۆشێ بۆیە پێ ناچێت زۆر پێویستی بە نەوتی ڕۆژاوای کوردستان و شوێنی دیکەش بێ ئەم تێگەیشتنە وایە یان نا بە دڵنیاییەوە ڕۆژاوای کوردستان هەم لە ڕووی ئاسایش نیشتیمانی با بڵێن ئەمریکیەوە گرنگە ئێستای ئیسرائیلیشی هاتوۆتە سەر بە دڵنیایی هەم نەوتەکەیشی هێشتان بۆ ئەمریکا با بڵێن پارویەکی چەورە ئیتر ترەمپ بیەوەیان نەیەوێت چۆن سەیرەکە ویان پرسێکی ترە هەڵبەتە قسەکە بە حدێک ڕاستەکەەوە ئەمریکا لەم ڕۆژە زۆر ترەمپ بەو شێوەیە باسی ناکە بەڵام ئەمە هەموو شتەیەک نییە سەرۆک ترەمپ خۆیشێکە لەو سەرۆکانەی کە لە بزنس و لە کار بڵین لە مقاولات و کۆنتراکتەوە چۆتە ناو سیاسەتەوە بە پێچەوانەی زۆر لە سیاسەکانی دنیا کە بەهۆی سیاسەتەوە بوون بە مقاول و دەوڵەمەند ڕاستە ترەمپ لەم ڕۆژە زۆر احتیمامە بە کاروباری ناوخۆی ئەمریکا وای دێکا کەوا ئابووری وڵات بژێنێتەوە بەڵام ئەمە ئەوە ناگەێنێکەوە ئەمریکا واسی لەو پرۆژە گەورانە هێنابێ ئەمریکا ڕۆژا بۆ خۆ ئەگەر خۆشی ڕاستەوخۆنە بێ ئیسرائیل بۆ یەکە چونکە ڕاست دەوێت کە تۆڵی ئیسرائیل ینی ئەمریکا کاڵێ ئەمریکا ینی ئیسرائیل ینی ئینگلیز ینی فەڕەنسا ئەمانە هەموو حەلیفن لە ناویەکە ناتوانێت بە هیچ شێوەیە ترەمپ ناتوانێت مازلەوە بێنێ بەڵام لەوانەیە خۆی دەوری ڕئیسیتیانە بینێ بەڵام یارمەتی لۆجستیکی لە میلیتەری تریەوە بۆی هەموو ئاوات و ئامانجە ئیکۆنۆمیەکانی لە ناوچەکەدا سەر بکرێت ئەی لەبارەی ئاسایشی نەتەوەییەوە چی ئەمریکا کە بن باسم کرد ئێسەی ئیسرائیلیشی هاتۆتە سەر و ئێستا ئەمریکا
با بڵین لە ڕۆژەڵاتی ناوەڕاست یەکەم بیرکردنەوەی پێدەچێ ئاسایشی خودی ئیسرائیل بێ و ویستەکانی ئیسرائیلیش لەم ئەخیرەیە هەرچێکی کردووە لە فەڵەستین لە لوبنان لە سووریا ئیتر نازانم دێتە سەر عێراقی ژیان نا هەر لە چوارچێوەی پاراستنی ئاسایشی نەتەوەیی و نیشتیمانی ئیسرائیل خۆیان بووە. ڕۆژاوای کوردستان ئەکرێ وەکو قوڵاییەکی استراتیژی بۆ ئاسایشی نیشتیمانی ئیسرائیل و ئەمریکاش سیر بکرێ؟ بێگومان هەروەکو پێشتر باسم کرد ینی ئەمریکا و ئیسرائیل لەو ناوچەوە هیچ کەسێکیان لە کورد باشتر دەست ناکەوێت چونکە ڕۆژاوە لە ماوەی چەند ساڵی ڕابردووە نمونەیەکی زۆر جوانی پێشکەش کرد دوایە کە باسی ئاسایشی نەتەوەی یەکەین ئەمریکا و غەرب و ئیسرائیل تازە لەوە گەشتون کەوا ئیسلامی سیاسی هەڵبەتە من جیاکەمەوە ئیسلام وەکو دین و ئیسلامی سیاسی کە ئەڵێم ئیسلامی سیاسی مەبەستم ئەو گروپە تونڕەوانەیە ئەو گروپە تونڕەوانە ئەزانی لە ماوەی ڕابردوو لە ماوەی چەند ساڵی ڕابردووە ئەمریکا چی پێکردن قاعیدەی تەفلیش کرد داعش نەما نازان حەماسی بێدەن کرد حیزب وڵای نەهێژ ئێستا خەریکی حوسیەکانی یەمەنە بێگومان ئەمانە ئەمریکا تازە گەشتە ئەو قەناعەتەی کە لە ناو ئیسلامی سیاسیە ئیسلامی سیاسی تونڕە و میانڕە و نازان ڕازڕە و چەپڕەوی نییە هەمووی تونڕەوە یعنی ڕاستە و چەپڕە و میانڕەوی نییە هەمووی تونڕەوە لە ڕۆ سەربازیەکەوی با بڵێن کۆتا پرسیاری ئەم بەشت لێ بکەم لەبارەی بنکە سەربازیەکە لە کۆبانەیە ئەم پرسەیەک لا بۆتەوە ئەمریکا دروستیەکەوە لە کۆبانەیە مێنێتەوە و مەسجێکی دیاریکراویشە بۆ تورکیا کە چاوی لە کۆبانەیە بێگومان ئەوە یەکلا بۆتەوە کە ئەمریکا هەتاکو ێچش ئەوە لەوانەیە دوا قافڵەی جێژ نەبێتە گەشت بێتەوە بە دووری مەزانن جێشێکی زۆر تریش دابەزێنێ بێگومان ئەمە ئاماژەیە هەڕەشەیە بەرەو تورکیا کە ئەوە ئەبینێ پشتی شکاوە ئەسڵ لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە هەموو هێزەکانی تورکیا شکستیان پاڵ بەرامبەر شەروانە لە بەرەو وریان نەما عەزمیان نەما ئەمریکا بەو قوتە سۆتە ناوە ڕاکەن ینی ژمارەیەکی ئۆتۆیان لێ کوژرێ کە لەمە پێش بەو شێوەیە نەبووە چونکە ئەوەندە ئازمیان ڕووقاوە هەر ئەمان بۆ چن ئەوان ڕاکەن لە ڕاکرد ناکوش ئەمە ئاماژەیە کە بزەبت بەرامبەر بە تورکیا و دژ بە تورکیا کراوە. باش کاک دڵزار تۆ با بڵین لە ڕووی ڕۆژە سەربازیەکەوە جوڵەی زیاتری ئەمریکا سەربازی زیاتری ئەمریکا چەکی زیاتری ئەمریکا و تا حدێک با بڵین لە بەرامبەرە هێرشی بەردەوامی تورکیا و گروپە چەکدارەکان بەڵام بێ پێشڕەویەکی دیاری کراو ئەمە بیخەیتە چوارچێوەیەکی سیاسیەوە چۆن لێڕوانی وەکو کاگارامیش باسی کرد هاتنی ئەمریکا بەم قورساییە و گرنجدانی ئەمریکا و هەروە ئەوروپاش مەسەرن پێرێمە هەردوو وەزیری دەرەوەی فەڕەنسا و ئەڵمانیا میان بینین کە قسەیان کرد لە دیمەشقۆمان ئەمایان هەمویان مێسێجێکن بۆ بە تایبەتی بۆ تورکیا و بۆ هێزە تونڕەوەکان کاڵەیتر دۆستێکمان هەیە کە پێڵێن کورد دۆستێک بۆ لە ماوەی ڕابردوو دۆستێک بۆ کە بێ بەرژەوەندی و بێ هیچ دوو دڵیەک شەڕێکی قورسی داعش کردووە ئەوەی جێی سەرنج بوو کاک دڵزار بڵێن ئەمریکیەکان فەڕەنسا و ئەڵمانیاش کە هاتن بۆ دیمەشق باسی پێکهاتەکانی سووریایان کرد بەڵام لە چوارچێوی پێکهاتەکانیشا جارێکی دیکە ئەمەکەڵی پێکاتەکان کوور دەگرێتەوە بەڵام جارێکی دیکەش بە تەنیا باسی کوردی شەکەن بەردەوام ئەنی ئەمە با بڵێن ئەکرێوەکو خاڵێکی ئەرێنی لەبارەی تێڕوانینی ئەوان بۆ کوردە ڕۆژاوای کوردستان باکەتی خاڵێکی ئەرێنیشەوە بیریشمان نەچێت کاک ینی کورد زۆر لەگەڵ پێکاتەکانی تر جیاوازە مەسەلەن سەم پێکاتێک هەیە لە سووریا مەسەلەن عەلەوی هەیە دروز هەیە مەسیحیەکان هەنا و لەگەڵ کووردە خۆتە بینی عەلەویەکان ڕۆژانەتیان پێکرێ و تقریبان عینەن هەمان سیناریۆی 2003 کە بەعس لە بەعسی عێراق کە ئەڕوخێ و سونەکان چۆن سونەکان ڕۆژانە لەناوە بردرێنەوەوانە هەمان سیناریۆ ئەمە ئێستا لە بەرامبەر عەلەویەکانەکرێت لە لازقیە و تەرتوسۆمانە ئەوەی دیکەیان دروزەکان کەمن هەم نفوسیان کەمە و هەم ئەوەشن ئەوەی کە مەسەلەن یەک شتی دروز هەیە ڕەنگە جیاواز بێ لە هەمووانی تر پشتیان ئیسرائیلە پشتیان ئیسرائیلە و ئیسرائیلیش پێچێەوە ئەم دروزانەی کە لە جۆلانیشن زۆر بیان ئەمانەی کە هاونیشتیمانی ئیسرائیلن و لە جۆلانن ئەمانش هەر دروزن ئەجا بۆیە لە دووسێ ڕۆژی بردوو لە سەری ساڵە لێ نەگەڕان با بڵێن هەتە شەبچێتە ناو ئەوێ ینی با بڵێن هێزەکانی هەیەی تەحریری شام ئەم ڕۆژ لە دەرعا پێم وابێت جۆرێک لە گەرشی دروست بووە بەڵام ئەوەی کە باز زۆر لە کورد دەکرێتوانە کورد ئەمڕۆ نییە باسەکرێت کورسی
ساڵە لەوێ باسێکرێ. شوێنێکی ناوەڕاست نییە تورکیا و ئەمریکا ڕاستیەکەی بەیەک بگەن تایبەت بە کورد لە ڕۆژاوای کوردستان. ئەو شوێنە ئەگەر هەبێ و چارەسەرێکی مامناوەند بۆ نیگەرانیەکانی خەمە قەوسێکەوە تورکیا لەبارەی ڕۆژاوای کوردستان و وێزەکانی سووریای دیموکرات ئەگەر ئەمریکا شتێکی دیاریکرا و پێشکەش بکە ئەکرێ شتێک بێ زیانێکی دیاریکرا و لە کورد لە ڕۆژاوای کوردستان بە یان ڕاستیەکەی هیچی وا بە تورکیا نادرێت تایبەت بە ڕۆژاوای کوردستان ئەوەی وەریگرت لە شوێنەکانی دیکەی سووریا وەریگرت. یعنی ئێستا تورکیا تقریبان 5-6 بۆ 7 خاچی سووریای بردو. لیرەی تورکی لەو شوێنانە بەکاردێت، پۆستی تورکیا ئیشی پێکرێت و لە مەکتەبەکانە و زمانی تورکی خوێندرێت. ینی ئەمە تورکیا بە شێوەیەکی زۆر سیستەماتیک لەو ناوچانە ئیشەکە. ئەمە طبعاً ئەمە لە ئایندەیەکی نزیکدا ئەمەی پێڵێ ناسیۆنالیزمی عەرەبی زۆر خراپ بەر ئەم ئەوەشەکەوێت، چونکە ئەمانە بەرویستە تورکیەکانەکەوێت، چونکە سەردەمی خلافەتی عوسمانیان بیرەخاتەوە و مەسەلەی ئەوەی میساقی ملی کە هەمیشە تورک باس لەواکەن کاڵن حەلەب و مووسڵ بەش هەست ناکەیت جگە لە قەتەر ئیتر خەریکە وڵاتانی کەندا و بێ ئەوەی بەڕاستە و خۆشتێکی دیاریکرا و بڵێن بەنار ڕاستە و خۆ چوونیان بۆ دیمەشق و سەرنجێکی زۆریشان لەسەر قسەکردن لەبارەی کورد و هێزەکانی سووریا دیموکرات و پێکاتەکانی دیکە و با بڵێن قەراری سووریەکان بەدە سووریەکان خۆی بێ ئەمانە هەمووی ناڕاستە و خۆ مەبەست ویستە تورکیەکە بێ و دەرکردنی بێ لە بڕیاری سووریەکان خۆیان. سیرکە کاک بەتەسەکەش لە ئیخوانە بە دیاری لە سەردەمی ئیدارەی ترەمپە لە ئەوەی پێشوو، ینی جۆرێک لە هاوپەیمانێکی ڕانەگەیەندراو هەبوو لە بینی عەرەبەکان و لە بینی ئیسرائیلە. عەرەبەکانی بەسەرکردایەتی میسر و ئیمارات و سعودیە و بەحرێن. ئەم وڵاتانە ینی جۆرێک لە هاوپەیمانێکی ڕانەگەیەندراو هەبوو بە تایبەتی لە بەرامبەر ئیران. و ئێستا ئەوەی کە کراشە بەڕاست ئەوان زۆر دڵخۆشن وڵاتە خەلیجەکان بە تایبەتی سعودی و ئیمارات کە ئیران لە بابڵێن ئیران دەستی ئیران لە سووریایە نەما، بەڵام بۆ معنای نییە دڵخۆش بوون بەکشانی رووسیا بەکشانی تورکیا بۆەوە، چونکە ئەمان ترسێکی زۆر گەوران لە ئیخوان موسلیمین هەیە، هەم سعودی هەم ئیمارات هەم میسریش. و بەشێک لەم دەوروبەرەی کە بە تایبەتی ئەحمەد شەرە بەشێکیان بە ڕسمی ئیخوانن، ینی و هەتا ئەو مفتەی کە دوێنێ باس لەواکرێ مفتەیەکێک بۆ لەوانەیە کە ئیخوانیەکی سەرسەختە. ئەمانە هەمووی جۆرێک لە قەلەقی زۆر گەورە بۆ وڵاتە کەنداویەکان دروستەکەن. باشە بە تایبەتی سعودی و مسر. مەسەلەن سیرکە هەیئەی تەحریری شامیش ئەوەندە ینی بڵێن و نەڵێن لە وڵاتە خەلیجەکانە ترسێ بە تایبەتی سعودی و ئیمارات ئەترسەیە پێویستیشی پیانە بەڕاستی سووریا بەبێ پارەی وڵاتانی کەندا و دروست نابێت و بنیاد نابێت. سیرکە کاک بەر لەوەی پێویستیان پێ بێلیانە ترسێ هیچ نەبێت لە سەرەتا ئێوێ ئەو ترسیان بڕێنێتەوە. اینجا تۆگەر کەسێک لە کەسێکە پەیوەندیت خۆش نەبێت چۆن نەتوانی بڵێ وەرە یارمەتیمدا ڕوونە. بەڵێ ئێستا ئەوان ئەم قۆناغیان دەست پێ کردووە یەکەم سەردانی بەرپرسانی هەیەی تەحریریشان بۆ کوێ بوو؟ بۆ سعودیە بوو. هەموو هێزەکانی تر هاتن بۆ لایەوان ئەوان ڕۆیشتن بۆ سعودیە. و ئەمەش مەسێجێک بوو بەڕێ من بە دنیای عەرەبی ویستی بدا ئەحمەد شەرە بڵێ ئێمە هەموو شتێک ئەوە نییە بە قسەی تورکیا بکەین و لە پەناوە ئێمە سیاسەتی خۆشمان سیاسەتی سووریایی خۆشمان جێبەجێکەین. بەڵام من پێم وانە ئەم ئەحمەد شەر ئەم گروپەی کە لە دەوروپشتی ئەحمەد شەرعن، چونکە 25 هێزی جیاوازن لەناو ئەم ئیدارەی عەمەلیاتە کۆبوونەتەوە. ئەمانە ئەجندای جیاوازیان هەیە، مەسەلەن 125 بۆ 30 مجاهدینی تێدایە، مجاهدینی هەم لە قەفقازیا و هەم لە ئیگۆرەکانی چین و هەتا ئەگاتە هەموو دنیا مجاهدی تێدایە. قسە هەیە کە ئەمە باش ئەوانە چۆن کۆنتڕۆڵەکرێن بەیانی ئەمانەوە دەستخستنە ناو ئەم گروپانەوە پێدەچێت بۆ بە هەر وڵاتێکی کە بیەوێ بە دڵنیاییەوە ئاسان بێت. بەڵێ و شتێکی کەش هەیە کاک، ینی ئەجندای هەندێک وڵات تا حدێکی زۆر لە ناوبرا وەکو ئەجندای ئیرانی لە سووریا و ئەجندای ڕووسی پاشەکشێکی زۆر گەورەی کرد. ئێستا رووسیا چۆتۆ ناو با بڵێن کەمپەکانی خۆی و بنکە ئەسکەریەکان و دەرگاکانی داخستووە. ئەمە ئەمانە چۆن هەڵسو کەوتەکەن لەگەڵ ئەم سووریایی تازەیە. هەر پرسێکی دیاریکرا لە سووریای نوێیە بە دڵنیایی ڕوو بدا بەرەو هەڵکشانێکی دیاریکرا و ئێران و رووسیا پێ ناچێ دەستەوەستان بۆستن و وڵاتیش کەشمان هەیە بیرمان نەچێ 800 کیلومتری هەیە لەگەڵ سووریا عێراق. ڕاست
وڵاتێکە شیعە بڕێوە باینی بڵێ بمانەوێ و نەمانەوێ و شیعەیە کە دۆستی ئیرانە و ئەگەر بیریشت نەچێ لە سەرەتای ڕوخانی ئەسەد یەکێک لە وڵاتانەی کە ترسێکی زۆر گەوری لەسەر نیشت عێراق بوو بینیمان چۆن هێزەکانی خۆی بر لەسەر سنوور بڵاوی پێکردنەوەمانە و عێراق زۆر لە قەلەقێکی زۆری هەیە نازانێ ئەم کشانەی هێزە سونیەکان تا کوێ ڕوونە و هەتا شتێکش مەسەلەن لەو چەند ڕۆژەیە دزەی کردو ئەڵێ هەیئەی تەحریری شام ئەوێت ئەم هێزانەی کە هاتوون جارێشتر بە دیوەک لە دیوەکان بیان نێرێتەوە بۆ عێراق بۆ مەسلەی جیهاد و هەم لە کۆڵیان بێتەوە ئەم کێشەیە و هەم عێراقیش بکەن تەحریری شام ئەوێ یان ئەوە ئەبێ ویستێکی ڕاستیەکەی گەورەتر لە پشتیەوە ینی سیرکە پرسەکە هەیە تەحریری شام سیرکە کۆمەڵێک سووریا کۆمەڵێک ئەجندا هەیە ڕۆژانە بەریەکەکەوێ ئەجندای شیعە و سونی ئەجندای ئەمریکی و ڕووسی ئەجندای ئیسرائیلی و تورکی ئەجندای تورکی و عەرەبیش ڕوونە و باسی یاریکەرە ناوخۆیەکان ناکەم وەکو دروز و عەلەوی و کوردۆمانە بەڵام ڕۆژانە هەموو ئەجندانە بەریەکەکەون ئاسان نابێت ڕوونە من دواتر حەزەکەم لەبارەی کاتمما لەبارەی کاریگەری گفتوگۆکانی تورکیا و باکووری کوردستان وەکردنەوەی دەرگای ئیمرالی قسم بۆ بکەی تایبەت بە ڕۆژاوای کوردستان و کاریگەریەکان لەسەری بەڵام کاگارام دێمۆ لای تۆ ئێمە ئەچین بەر و با بڵێن کابینەیەکی نوێی ئەمریکی حکوومەتێکی نوێی ئەمریکی دۆناڵد ترەمپ دێتەوە سەر دەسەڵات لەو نێوەندەیە هەندێک کارکتەری دیاریکراوی با بڵێن دیاری کردووە بۆ پۆستەکانی حکوومەتەکەی ڕۆبیۆی تایە وۆڵزی تایە ئەمانە وەزیری دەرەوە گرنگە بۆ ئەمریکا بە دڵنیاییەوە ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی گرنگە بۆ ئەمریکا ئەوەی تۆ لە هەڵوێستی ئەم کارکتەرانەی کە لە دەوری ترەمپ کۆبوونەتەوانێ ئەگەر نەسیحەتێکی دیاریکراوی ترەمپ بکەن بەگشتی تایبەت بە سووریا و ڕۆژاوای کوردستان ئەکرێ نەسیحەتەکە چی بێ ئامۆژگاریەکە چی بێ بۆ ئەوەی ترەمپ لە بەرمەبنای ئەوە مامەڵەیەکی دیاریکرا و بڕیارێکی دیاریکراو لەسەر سووریا و ڕۆژاوای کوردستان بە بەڵێ هەموو ئەو کەسانەی کە ترەمپ دیاری کردوون بێگومان ئەوانەی کە خۆ ناوهێنان و چەند کەسێکی تریش هەموو ئەوانە بوون کەوا دژی ئەو پرۆژەیە بوون کە تورکیا و کە هیلاری شیعە ئەیان بگرن بەڕێوە ترەمپ ئەمانەی هەروە بە ئاسانی هەڵنەبژاردووە ئەبێ بزانی هەڵبژاردننی ئەو کەسانە کە کەسێک هەڵەبژێرێ بۆ ئەو پۆستانە ئەبێ بە فلتەری CIA و FBI بڕە اینجا بگاتەوە بێگومان ئەمانە هەموو ئەوانن کە ئەیانێ پرۆژە ئابوووریەکانی ئەمریکا لە ناوچەکە بەڕێوە و هەروەها مەترسی ئاسایشی نەتەوەیان نەمێنێ لەم ڕۆژان لە ماوەی چەند ساڵی ڕابردووە کە ئەمە لە ناو سیاسەتمەدارانی ئەمریکا هەموو ڕۆژێمان لەبێ و باسەکەین 62 پرۆژە بوو یەکێ لەو پرۆژانەکەەوە ئەمریکا زۆر بە مەترسی و زەرێ پرۆژەی هیلاری شیعە بوو هەم وەکو بەرژەوەندی ئابووری هەم وەکو ئاسایشی نەتەوەیی بێگومان لەم ڕۆژە بینیمان کە ئەمریکا و ئیسرائیلیان بۆ پرۆژەی هیلاری شیعە کرد ئەتوان بڵێن شکستیان پێهێنا و جارێکێ لەوانەیە هەرسەریش نەگرێتەوە ئێستا پرۆژەیەکی ترماوە ئەم پرۆژێش بە هەمان شێوە بە وێرژنێکی دژ بە بەرژەوەندی ئابووری ئەمریکا و دژی ئاسایشی نەتەوەی ئەمریکایە ئەم پرۆژەی ئێخوانی قەتەری ئۆردوغانیە لێرە هەروەکو میوانە بەڕێزەکەت باسی کرد باسی تورکیا تموحی لە هەموو ناوچەکانە هەیە تورکیا باسی نیو ئۆتۆمان ئیمپایرەکە یعنی تازەکردنەوەی ئیمپەراتۆری عوسمانی باسی میساقی میلیەکە میساقی میلی یعنی سووریا و حەڵەب و مووسڵ و کەرکووک و ئەمانە هەموو بێ عایدی تورکیا بێ بێگومان بە یارمەتی قەتەر و بە حەدێکی سعودیە ئەم پرۆژە ئیخوانیە تورکیا کە تێکەڵی کردو بە جۆرێکە لە ئیسلامی سیاسی ئیخوانی و بە ڕەگەزپەرستی نەتەوەی تورک ئەم پرۆژێش ئەگەر بێت و سەر بگرێ هەم لە بەرژەوەندی ئەمریکانیە بۆیە ئەمریکا دڵنیا بە کە پرۆژەی شیعە هیلالی شیعەی شکست پێهێنا ئەم پرۆژە ئیخوانی ئەردوغانیش شکست پێهێنێ هەروەها بەرەو ئەوە ئەچێ کە ڕژێمەکەی هەتا نەمێنێ و لە ناوچێ وڵاتەکەشی وەکو سووریا وەکو عێراق وڵاتانی تر لە توپەت بکرێ و بێ بە وڵاتێکی بێهێزی ناوچەکە ئەمە طبعاً شتێکە ئەمریکا زۆر لەسەری پێدا ئاگرێ و ناحەقیشیان نیە لەبەرۆی ئەم دوو پرۆژێ یعنی گاڵتە نییە تورکیا تۆزێک نیگەرانە لەم پێش هاتانەی کە لە ناوچەکە ڕۆیە
نەخێر نیگەرانە بەڵکو تورکیا ئەسڵ پشتیشکاوە تۆ ئەگەر سەیری بکەیت لەم ڕۆژانە بزانە لیرەی تورکی چۆن هاتە خوارەوە و بەهای نەما جارێک تومەنی ئێرانی هەر باسی نەما بۆ یەکەم جار لە مێژووە تومەنی ئێرانی $100 کاتە 8 ملیۆن و نازان چەند ئەوەندە تومەن یعنی ئەمانە هەموو بەرەو ئەوەشێک کە ئیقتصادی ئەو وڵاتانە بە شێوەیەکدا ڕووقاوە ئەو ژێمانە خۆیان ناگرنەوە باش مادەم باس لە تورکیا کاک ئارام با کاک دڵزار ڕاستیەکەی تورکیا ئەژنۆی شکاوە بۆیە دەرگای ئیمرالی لە ئەردۆغان و شاندی دەمپارتیەکاتەوە بۆی گفتوگۆ بکەن یان تۆ ئامانجەکانی تورکیان بۆ ڕوونکەرەوە لەباریکردنەوەی دەرگای ئیمرالی و ئەوەی ناوی ناوە گفتوگۆ لەباری ئەگەری گەشتن بە ئاشتی وەکو گەڕێم بۆ سەر بەرلەوە گەڕێم بۆ سەر قسەکانی کاگارام لەبەرەوەی لە ئەمریکا ئاژی و ئاگای لە میدیای ئەمریکی وە باشتر ئاگای لە ئێمەوانە چونکە لەوێژی دیارە ئەم زەخت و ئەمانەی کە ئەمریکا لە تورکیاکەوە تورکیاش دەوڵەتێک نییە تازە بێت سەد شتێک ساڵە هەر ئەوە جگە لە عوسمانی مەسەلەن ئەمە دەوڵەتەوە دەوڵەتێکە باش تێگایانی باش لەو مەسەجانە تێگا ئەمەنەوە ترسی هەرە گەورەی تورکیا لەوەیە ئەم ئەوەی کە زوو نەتەنیاهۆ دێتە سەر تەلەڤیزیۆن ئەڵێ من نەخشەی سیاس نەخشە ئەگۆڕین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ناڵێ نەخشەکە کوێ و کوێیە بە ئەکیتی یەکێک لە نیگەرانی و هەر نیگەرانی نایەکێک لە ترسارە گەورەکانی تورکیا ئەمەیە ئایا ئەمریکا و تەنها بە هیلالی شیعی دانیشینیان و کاگاران باسی کردنە سەر مۆزوعی ئیخوانیەکەش ئەمڕۆ مەسەلەن ماوەیە کە ینی دەستی پێکردو دەست بۆ کراوەکە زۆرێک لە کرانەوە بە حسابی خۆیان زۆرێک لە کرانەوە هەبێ لە ناو دووکەوانە لەگەڵ کووردا بۆ یەکەم جار مەسەلەن کەسێکی وەکو فاشستی وەکو مەسەلەن دەوڵەت باخچەلی لە ناو دەیدوانێکیدا کە بۆ هەموو کەسێک شۆک بووتی بە ئۆجالان بێتە ناو پەرلەمانی تورکیا و باس لەوە بکات بێت لێرەوە قسە لەسەر ئاشتی بکات بۆ مەیسەرە بێ اینجا ئێستا من باسیەکەی ئەو ئێوێ بە هەموو حساباتی خۆیان ئۆجالان بێتە ناو پەرلەمانی تورکیا و بڵێ ئۆکەی پەکە خۆی هەڵوەشێنێتەوە کەمە ئەمە ینی ئەمە لە خەونێکە چێکە خەونێکی خۆشە ینی چونکە نەوەجاران ئەم قسەیەکە و نەپەکەش ئەچێتە ژێرباری چی دەستەکەوێت تورکیا ئەو پەڕی خۆی با بڵێن هەوڵێکی زۆر فشارێکی زۆر لەگەڵ کورد لە باکووری کوردستان کارکتەرەکانی دیکەی کە ئەکرێت کاریگەریان لەسەر دەمپارتی و ئیمرالی و چوزانم ئەو گفتوگۆی لە ئارایە ئەو پەڕی تورکیا قودرەتی خۆی بەکاربێنێ لەگەڵ کووردا ئەکرێت چی بەدەست بێنێ سیرکە ئاخر ئەبێ تورکیا کە ئەچینە سەر تورکیا بێت تورکیا جیاکەین دەی مثلەن دوو بەرەیەک هەیە مثلەن ئەوەی پێڵن هاوپەیمانی کۆران کە هاوپەیمانی کۆمار کە ئاکەپە و مەهەپەنە بۆ بەرەکەی دیکە کە هاوپەیمانی میلەتن با بڵێن جەهەپە و هێزەکانی ترەکە تقریبەن دەم پارتیشیان لەناودا هەیە لە 2028 هەڵبژاردن هەیە و ئەگەر بێت و گۆڕانکاری نەکرێت لە دەستورە ئەردوغان بۆی نی خۆی هەڵبژێرێتەوە و بێک حاڵەت بۆی هەیە خۆی هەڵبژێرێتەوە ئەویش هەڵبژاردن بێنێتە پێشێ ینی ئەلانی هەڵبژاردنێکی پێشوەختە بکات ئایا ئەردوغان ڕیسکێکی وا گەوراکە کە ساڵێک نییە ئەنجامەکانی شارەوانەکانی لەبەرچاوە لە هەموو شارە گەورەکان و مترۆپۆلەکان دۆڕا لەسەر دەستی چێ دۆڕا لەسەر دەستی کوردۆڕە هەموو بەڕێی من هەموو ئەم هەوڵانەی ئاکەپە و مەهەپە بۆ ئەوەیە هیچ نەبێ کورد لە هەڵبژاردننی داهاتوە ئەگەر لانداریش نەبێ بێلایان بێت یعنی دەنگ نەدا بە هیچ لایەنێکیان بە حسابی خۆیان بۆی بتوانن جەهەپە بتوانن بشکێنن چونکە من پێم وایە ئەو ڕۆژەی کە ئاکەپە ئەدۆڕێت ئاکەپە چونکە ئاکەپە لەوەتەی هەیە لە ناودەسەڵاتە هەر هاتووە گەیشت لە 2002 ناودەسەڵاتە ئاکەپەیەک ناتوانێت ئەوەندە دەوڵەمەند و قەڵەو بۆ ناتوانێت لە دەرەوەکو ئۆپۆزیسیۆنێک کابژی وەکو جەهەپەی بۆ ناکرێت یان وەکو هێزەکانی تری بۆ ناکرێت لەبەرەوە ئەوان هاتوون یانەوەی کارتی ئۆجالان بەکاربێنن بۆ دووسێشت یەکیان کارتی ئۆجالان بۆ بەکاربێنن کە بتوانن ئەم دوژمنایەتی کە هەیە لە بینی هاوپەیمانێتەکەی مەهەپە و ئاکەپە لەگەڵ کووردا خاو بکرێتەوە و دووەمینیشان مەسەلەن بیانەوەی لە ڕێگەی بڵێن بە ئەمریکا و هێزا هاوپەیمانەکان بڵێن بڵێ کاکەمەی کێشەمان نییە لەگەڵ کورداوە تا ئێمە لەگەڵ سەرۆکیان داینی شنوکە
وەکو سەرۆکێکی ڕۆحی ڕۆژ ئاواش وایە بەڵێ وە سێمینیش ئەیانەوێت لەم زەمەنەی کە خەریکە هەندێک گۆڕانکاری گەورە لە ڕۆژهڵاتی ناوەڕاستە بێ هیچ نەبێ کورد بگرێ و لێ نەگەڕێ کورد لە باوەشی زۆر بچێتە دەرێ و ئیرادە لە کورد بسەنێتەوە. ئیمرالی دەمپارتی قەندیل ڕۆژاوای کوردستان لەم یاریە تێگەیشتوونیان نە سیرکە بە کورتی کاتم نییە من پێم وایە وازەحتر قسە بکەین ینی دەم پارتی و ڕۆژ ئاواش و قەندیلیش بەڕێ من ینی لە ڕووی فکریەوە خەتێکە باش لە ڕووی فکریەوە خەتێکە ینی و ئەوەی کە محرریکە ئەساسیەکەشە پێم وایە و کەسانن کە لە بەشێکیان لە شاخەوەەوە لە ئەوروپا بڕیاردەن چۆن بێ و چۆن نەبێومانەوە پێشمانێک کورد لەو زەمەنە بێ هەڵخەڵەتێنرێ و حەسەن خێریەکی بۆ قیت بکرێتەوە و بەناوی کوردەوە بندرێتە پەرلەمانەوە پێم وانە و تورکیاش لەم یاریانە باش تێگەیشتووە و بەڕاستیش هەموو ئەم زەختانەی کە تورکیا کردی لە چەند ساڵێڕە لە 2015ەوە لە ناوەڕاستی 2015 بۆ ئەم لەحزەی کە من تۆ تێداین هەموو قورسایی و چەک و فشار و جەنگ و ئاگری بەکارهێنا بۆی پەککە و کورد لە ناوبان لە ناو نەچوو نەک لە ناو نەچوو ئەوە لەمە زیاتریشی پێ ئاینی مەسەلەن لەمە زیاتری پێناگرێەوە شتێک تێگەیشتن کە ئەمەی کە تورکیا ئێوێ بیکات تەنها مۆزۆی پەکەوانە نییە مۆزوی ئەوێ کە ئێوێ لە کورد بدا و کورد لە ناوبان لە ڕۆقێ ڕوونە دڵزارعارف ڕۆژنامەنووس و شارزای کاروباری تورکیا گەلێک سوپاس دەستت خۆش بێ ئارام حەمە ساڵە شرۆڤەکاری سیاسی ئێوەش لە ئەمریکاوە لەگەڵ مابوون گەلێک سوپاس دەکەم بۆ شیکردنەوە و قسەکانت دەستت خۆش بێ لطفت هەیە باز بۆ سەرنجی